خاتو هاوار خوشکە هاوار فەرموو. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دادەگیان. ئەزمعین ئینشاءڵڵا لەگەڵ بەڕێزتدا بە ناوی ئەوانیشەوە سوپاس دەکەین. مامۆستاگیان بۆ ئافرەت کە لە دوای ئیمامە بڵێن لە مزگەوتایە جومان بێ ئایا ڕەمەزان بێ کە نوێژ ئەکات لە دوای سوورەتی فاتیحا ئەبێت تۆ چی بڵێیت بێ دەنگێڵ بژێری یا ذکر بکەی لەو کاتا بێت لە نوێژەکان بەست لە نوێژ ئەوانەی کە بە ئاشکرا سوورەتی فاتیحا دەخوێندرێ وەکو جومعە وەکو نوێژی عیشا نوێژی بەیانی نوێژی مەغریب بەڵێ بەسەر چاو بۆت باز دەکەم ئافرەتانە مامۆستا لە کوردەواری خۆشمان ناڵێ کە نوێژ بکەیت لە ماڵا ببەستم ئەبێ شتێ لەبەر نوێژەکان دانێ یا بێ ئەو شوێنە تاریک نەبێ بە نسبەت ئێستەوە کارەبا هەر زۆر کەمە تا بۆ نوێژی بەیانیان بە تاریکی زۆربەی جار نوێژە بکەین تا چەند دروستە بە تاریکی یا لە کاتەکانی تراڵە نەبێ شتێ لەبەر نوێژەکە بێ یا کوردەوانی خۆمان لەگە ڕێز ماڵە نابێ بەر ماڵەگە لۆچی تیاابێ ئایم شتانە تا چەند ڕاستە لە دینە بەسەر چاو خوشکە هاواری ئینشاءڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاو لە درێژی بەرنامەکەدا بێزنی خواگەر پرسیارەکان زۆر بەجێ و جوان خوا لەگەڵ بێ خوشکە باشەکەم خوا لەگەڵ بەدادەگیان. ئەڵێ ئافرەت کە لە دوای ئیمامەوە ڕۆژانی جومعە یان کاتی تەراویح یان نوێژی عیشا یان هەندێک شوێن نوێژی بەیانیان ئافرەتدان دەچنە مزگەوت کە جێی دەستخۆشیە لە مەرجە شەرعیەکانی خۆی تێدا بێتە جێ لە دوای فاتیحاوە کاتێک کە ئیمام دەڵێ وەلەضالین ئامین تۆ سوورەتی فاتیحا بخوێنە کە سوورەتی فاتیحات تەواو کرد قل هو الله مخوێنە قل أعوذ برب الفلق هیچ ئاەتێکی قورئان مەخوێنە گوێ لە ئیمام بگرە خوشکی من گوێ لە ئیمام بگرە ئەو قورئان خوێندنەی ئیمام خێری لەوە زیاترە کە خۆت خەریکی قورئان خوێندن بی کە سوورەتی فاتیحای خۆت تەواو کرد هیچ مەخوێنە گوێ لە قورئان خوێندنی ئیمامی مزگەوتەکە بگرە. ئەڵێ لە شوێنی تاریک نوێژ نەکە ئێستا زۆربەی کات کارەبانی بە تایبەتی کاتی بەیانیان شوێنی تاریکە نەهی لێکراوە ئەوەیە ئێستا گڵۆپێک هەیە لە ماڵێکە بۆ نمونە چرایەک هەیە لایت شەحنێک هەیە باش نییە بە تاریکی نوێژ بکەی ئەزانی حکمەتیشی لەبەر چییە؟ حکمت لەوەدایە ئەوە دوو پشکێک ئەوە حەشەرەیەک ئەوە شتێکی موزیر ڕوو ناڕەحەت کرد وا لە کاتی سووددا سەرت خستە سەری کاتی خۆی کە ئەم فەرمودانە هەن قەولی زانیان لەسەر ئەمە هەیە ماڵەکان خانووی گڵین بوو ئێمە هەمومان لە لادێ منیش و جەنابیشتان ژیاوین دوو پشک زۆر بوو حەشەراتی ئازاردەر زۆر بوو تۆ لەو کاتە سەرەخەیتە سەر زەویەوە بە چاویەوەدای بە لووتیەوەدای بە دوو پشکێک پێوەی دای نەخێت با ڕووناک بێ و چاو لەبەر هینەکەی خۆت بێ بەڵام ئەگەر ناچار بووی کارەبا نەبوو پەردەکە یەک تۆس پەردەی ماڵەکە لادەی بای خۆی هێستا فەدری سادقەیەگە هەور و هەڵایەکی زۆر نەبێ ڕووناکێک دێتە ژوورەوە تۆزە لە پەردەکە لادە تا نوێژەکە دەکەوت دواتە پەردەکە قەپاتکەیەوە ئەمە هیچ ئیشکالێکی لەسەر نییە نەخێر ئەو تاریکی ئەو نەهەیە لەسەر نییە بەڵام بەعەمدەن تۆ حەز بکەی لە شوێنی تاریکە واگە شوێنەکە مەترسیشی نەبێ هیچ حەشەراتێک و شتێکی لێ شک نەبێ ئەوی ئیشکالێکی لەسەر نییە بەرماڵ لۆچ نەبێ و یان شتێک لەبەر نوێژەکە تا بێ سنووری نوێژ دیاری بکرێ باشە یعنی سوترەیەک هەبێ لە ماڵەوە شوێنێک وەکو ئەم سەعاتە دابنەی کتێبێک دابنەی بەردێک دابنەی دارێک بخەیتە بەردەم تا یان ئەگە بەرماڵ هەبوو بەرماڵەکە سوترەی تۆ یعنی ئەمە تەنها نیشانە ئەوەیە تا ئەم شوێنی سوزدەیە مڵکی منە کەس مافی ئەوەی نییە بەبەر نوێژەکە ما بڕوە ئەگە کەسی ویستی بتێپەڕێ با بەولادا بڕوە ئەگە ئاسن هەیە لە ماڵەکان لە مزگەوتەکاندا تەختەدار دانراوە شتێکی زۆر چاکە کەسێ نوێژەکەی خۆی لە بەردەمی خوادای دەنێک من و تۆ بەولادا دەڕین لە ماڵی شەوە ئەمە هەبێ یان کە بەرماڵ هەبوو لەو دی بەرماڵەکەەوە تێپەڕە شوێنی من نوێژەکەم ئەمەیە بەرماڵ لۆژ نەوێ باشە ینی هەر حرمەتی نوێژ شتێک تۆ دەچی لە حزووی خوای پەروەردگاردا فەرشێکی سوڕا دەخرێ بۆ کاربەدەستان و پایدارەکانی وڵات بزانە چرچولۆج بێ قبول ناکرێ تۆ لە حزوری خوای گەورەدا حتا بکرێت بەرماڵەکەت ڕێک و پێک و بێ چرچولۆج بێ بەڵام جاری وایە عەمدەن نییە ینی بۆ خۆی چرچێکی تێکەوتۆ یان لە کاتێکە قاچ لێ درێت تۆزەی نێبوو ئەمە هیچ ئیشکالێکی لەسەر نییە دینی خوا ئاسانکاریە بەڵام لە حزوری خوادا تا بۆمان دەکرێت مڕەتەب و ڕێک و پێک و بۆن خۆش و بەرماڵمان جوان بێ ئەوەگەر لۆچێکی تێکەوت نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە عەمدەن نەبوو هیچ ئیشکالێکی لەسەر نییە.